لەگەڵ میوانەکەم کە لە بەغداوە لەگەڵمە بەڕێز سەباح ئەگێلی شرۆڤەکاری سیاسی بەڕێز سەباح سپاس کە لەگەڵ کوردستان 24 بڕیارە کە سبەی چوارچێوەی هەماهەنگی کۆبوونەوەیەک بکات بۆ یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق. پێت وایە چوارچێوەی هەماهەنگی لەسەر ناوێکی دیاریکرا و ڕێک بکەون کە دەگوترێت محەممەد شیع سوودانی زۆرترین دەنگی لەسرە بۆی کە 4 ساڵی داهاتووی حکوومەت بەدەستەوە بگرێت؟ بسم الله الرحمن الرحيم. تحية لك سيدتي گلباخ ولقناة بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت و بینەرانی کوردستان 24 لحد الآن تاکو ئەم ساتە بەڕاستی و بەڕاشکاوانە ناتوانین بڵین چارچەوەی هەماهەنگی کەسێکی دیاری کردووە دەیەوێت ئەو کەسە بکە بە سەرۆکوەزیران. بەڵێ ڕاستە دەنگە و قسە هەیە کە کۆمەڵێک کەس خۆیان کاندید کردووە، ژمارەیان 40 کەس بوو، دواتر ژمارەیان کەم بوویەوە بۆ 9 کەس. ئەوەی ئێستا دوا پێشهاتە ئەوەی کە 3-4 کەس کاندید کراوە. ئەم 3-4 کەسە چارچێوەی هەماهەنگی بەڕاستە خۆ نەیگوتووە ئەم 3 کەسن، بەڵام لە نێو چوارچێوەی هەماهەنگی قسە لەبارەی ئەو سێناوە کراوە. چوارچێوەی هەماهەنگی بەگشتی پەیامی ئەرێنی دەنێرێت، پەیامە ئەرێنیەکانیشیان لەو چوارچێوەیە. بەڕێز سەباح وێنەکەی جەنابەت لای من نەما، بەڵام من گوێبیستی دەنگی بەڕێزت بووم، ئاماژەت بەوە کرد کە 3 بۆ 4 ناو ئێستا کاندیدی سەرەکین بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیرانی عێراق و هەروەها بڕیارەکە چوارچێوەی هەماهەنگیش لەسەرم بابەتە کۆ ببێتەوە بۆی کە کاندیدی دیاریکراوی خۆی یەکلایی بکاتەوە. ئەمەش لە ئەنجامیەوەی کەیتر کاتێککە دادگای باڵای فدراڵی عێراق ئەنجامی هەڵبژاردنەکانی پەسەند کرد پەلە لەلایەن سیاسیەکان کات ئەوانەی کە کاندیدیان بۆ پۆستە سیادیەکان و پۆستەکانی بەڕێوەبردننی حکوومەت لە عێراقەیە بۆی کە بتوانن ئەم پۆستانی یەکلا بکەنەوە دواتر دەست بە پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق بکرێت. هاوکات کۆمەڵگەی نێودەوڵەتی بە هەستیاریەوە دەڕوانێت ئەم بابەتە کە لە 11 هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام درا. ئێستا شیعەکان بە 179 کورسی گەورەترین هاوپەیمانیان پێکهێناوە بۆی کە بتوانن لە حکوومەتی داهاتوودا بە تایبەتی پۆستی سەرۆکوەزیران کە لای شیعە یەکلایی بکەنەوە. محەممەد شیع سوودانی کە سەرۆکایەتی هاوپەیمانەتی ئاودانکردنەوە گەشەپێدان دەکات زۆرترین دەنگی لای ئەوان بەدەستهێنا و ئێستا بڕیارەکە لەلایەن ئەم هاوپەیمانەتیەوە کاندید بکرێت. بەڕێز سەباح دیارەکە وێنەی جەنابەت لای من نەما، بەڵام ئەو سێناوەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق کە بەهێزترین 3 کاندیدن کامانن و کامیان شانسی بوون بە سەرۆکوەزیرانی داهاتووی عێراقیان زیاترە؟ يعني وردت أسماء 3 سێناو هەیە باسییان کردووە، هەندێک کەس وەکو گوتم کردیانە بە 4 قسە لەسەر 5 شەبە، بەڵام بە کورتی من دەتوانم ئەوە بڵێم کە 3 کەس هەن. ئەو 3 کەسە چانسی زۆریان هەیە: محەممەد شیع سوودانی، نوری مالێکی و هەروەها بەڕێز حەیدەر عەبادی. ئەم 3 کەسە بەهێزترین کەسن و وەکو گوتم قسە لەسەر ئەوە شەیە کە ڕەنگە حەیدەر عەبادی کاندیدی یەکلاکردنەوە بێت ئەگەر چوارچەوەی هەماهەنگی لەسەر محەممەد شیع سوودانی یان مالیکی ڕێک نەکەوێت، ڕەنگە هەردوو ڕوو لە حەیدەر عەبادی بکەن. ئەم ناوانە ئەوان خۆیان بە فەرمی نەیان گوتووە، بەڵام وەکو گوتم لە نێوان قسە هەبووە. لە میدیاش باز لە چەند ناوێکی دیکە کراوە، بەڵام من دەمەوێت ئەگەر بڵێم ئەگەر فراوانتر بڕوانین باس لە حەمید شەتری کراوە کە سەرۆکی دەستگای هەواڵگەری عێراقە و باس لە قاسم عەرەجی کراوە ڕاهێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق. نامەوێ باس لە ناوەکانی دیکە بکەم، بەڵام بەگشتی پرسەکە ئەوەیە کۆدەنگی هەیە لەسەر ئەو 3 کەسە: محەممەد شیع سوودانی، مالیکی و عەبادی. ئەمانە بەهێزترین کەسن بۆ ئەوەی ببن بە سەرۆکوەزیرانی داهاتوو. ڕەنگیشە سوودانی چانسی لە مالیکیش زیاتر بێ و لە عەبادی چانسی زیاتر بێ بۆ بێ بە سەرۆکوەزیران. بەڵام ئەوەی گومانی تێدانیەوەی کە چوارچێوەی هەماهەنگی تا ئێستا بڕیارێکی کۆتاییان نەداوە. ئەوەی جێگەی دڵخۆشیە کە شێخی ئەرێنی هەیە. چوارچێوەی هەماهەنگی ئێستا هەوڵ دەدەن هەڵوێستی خۆیان هەبێ، هەڵوێستی ئەمریکا، هەڵوێستی ئێران و هەڵوێستی وڵاتانی دیکە بەڕاشکاوانە گوتیانەکە فشار لە چوارچێوەی هەماهەنگی ناکەن لە دیاریکردنی کەسێکی دیاریکرا و کەسێکی گونجاو. بۆیە چوارچێوەی هەماهەنگی ئەوەی لە بەرچاو گرتووە کە دەبێت ئەو کەسەی کاندیدی دەکات لە دەرەوە و لە نێوخۆی عێراقیش زۆرێک لە
مەقبولیەتی لەسەر بێ ڕەزامەندی لەسەر بێ و دەیەوێ هەندێک با بڵێن پێوەەر و خاڵی تێدا بێت کە لە چوارچێوەی جێبەجێکردنی کارنامەیەکی دیاریکرااو بێت چونکە 2024 هەماهەنگی زۆرترین کورسیان هەیە لە نێو باشە بەڕێز ئەگەری ئەم سێ کەسە بەهێزی کە جەنابەت باست کرد هەم سوودانی هەم حەیدەر عەبادی و هەم نووری مالکی ئەزمموی حکمڕانیان لە عراق و بوون بە سەرۆکوەزیرانی عراق هەیە لەگەڵ ئەم تێبینیانەی کە بە تایبەتی ئەمریکا و وڵاتانی دیکە لەسەر حکوومەتی داهاتووی عراق هەیەە کە لە سەرەتای هەڵبژاردنەکانەوە کۆمەڵێک مەرج وە پێوەریان دانابوو پێت وایە ئایا چوارچێوەی هەماهەنگی ئەم تێبینیانە لە بەرچاو دەگرێت لە ژێر کاریگەری دەرەکیدا بڕیار لەسەر یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکوەزیرانی عراق دەدات؟ يعني قضية الولايات المتحدة بابەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەکو ئەوەی کە لە دوا چاوپێککەوتن لە نێوان نووری مالکی و هەڵسوڕێنەری کاروباری باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغدا کراوە باس لە چەند شتێک کراوە سەبارەت بە پێکێنانی حکوومەت ئەوان تێبینیان هەبووە تێبینیەکانیش تەنیا لە چوارچەوەی سەرنج بووە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا مەرجی نییە وەکو مەرج بڵێ دەبێ ئەمە مەرجە کە دەبێ ئەوە بێت بەڵام ئەوان بەڕاشکاوی گوتیانە دەبێ سەرۆکوەزیران دوور بێ لە گروپە چەکدارەکان وەکو ئەوەی دەربڕینی ئەمریکایە کە دەڵێن دەبێت دوور بێ لە گروپە چەکدارەکان و هەروەها ئاماژەیان بەوەش کردووە کە چوارچێوەی هەماهەنگی لە ئیرادەی خۆی لە هەڵبژانی کەسایەتێکی دیاریکراو دەبێت سەربەخۆ بێ نابێت لە ژێر فشار بێ من لە چوارچێوەی هەماهەنگی لە درێژەیە و ئەزمونەی هەیەیان بووە تێدەگەم کاوان کەسایەتێکیان دەوێت لەگەڵ ئەمریکا بەریەک نەکەوێ و دەیانەوێت کەسێک بێ لەسەر ئاستی نێودەوڵەتی قبول کراو بێ دایانەوێت لە نێوخۆی عراق قبول کراو بێت ئەمە باشترین هەڵبژاردەشە بەڕاستی بۆ چوارچێوەی هەماهەنگی بۆ هەڵبژاردنی کەسایەتێکی باش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرژەوەندی خۆیان تێک نادەن و نایەوێت کەسێک بێت ڕوبەڕویان ببێتەوە نایەنەوێت کەسایەتیەک بێت کە کێشە دروست بکات لە داهاتوودا لەگەڵ ئەمریکا بە هەمان شێوەش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیانەوێت کە بەرژەوەندەکانیان لە عێراق و لە ناوچەکە سەربەخۆ بن من پێم وایە ئەمە دیدگای ئەمریکایە و چوارچێوەی هەماهەنگیش باشی لێ تێگەیشتووە بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز سەباح ئەگێلی شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس